خۆش بێ ئەو بینەڕانی لایفەکە وەڵام من داخڵ بووم خۆم بۆ نەگیرە ئەو گۆرانی خۆشانەمان لە چیزە چێ ئێستا و ڕێز بۆ ئەو بینەرانەی کە دایمە چاوەڕێی شتی نوێ لێماکەن ئاوادان بێ ماڵەکە تووریەکەی سەرا سنتەی ڕۆشنبیری سەرا مامۆستا جەلالی خۆشەویست مامۆستا حەمیدی خۆشەویست سڵاو مامۆستا یەک چەپڵی بۆ لێدە دیارە شار ئاوادانە بە لە سایی هەموو دەمەندە وەڵا بێ جیاز خۆشتراوە دیارە مامۆستا حەمیدجان بەخێر کەمێکتر ئازیزانم لێرە ئەوە تا بام سەرمایە سەیری کە چۆن بەکەڵام پێ چۆخمان پێشاوەتەوە ئەم ئەزیز و خۆشەویستانەش لێرن هەمووی پاش کەمێکتر لایڤێکتان پێشکەشەکەی دیارە لایڤەکە زۆر بە کتوپڕیش دروست بووم ئەم لایڤ موزیکای ئەمڕۆ کە خۆبەخشانەی و بۆ خزمەتی شارە سوپاس بخوا هونەرمەندانەوە نەبەخشندە و میهرەبان ئەوەی کەشکەوەن هەر هونەرەکەیە بەم ڕۆژە سەرمایە هیوادارم دڵ و دەروتان گەرم بکەینەوە بە میلۆدی گۆرانی مامۆستا حەمید دوێنێ بە دەست و پەنجە ڕەنجینەکانی لەبەر سەرا لە بەدەی سەرا لە لای پەیکەرەکە شێخ مەحموود نەمر دیارە لەوێ چەند پارچە موزیکێکی زۆر زۆر جوان و ناوازی پێشکەش کرد سلێمانی ئەوەیە هونەرمەندان هەرەوەیان هەیە کە هەیەە حکوومەت ماشەڵا اون پارەی هەیە خەلەلی هونەریمان هەیە نازانم هۆلیودێ ئەمە وەزارەتە نازانم پارەیان بۆ نایریە نەوت نیان بۆ سەرمایە ئەمە هونەرمانەیە پێشکەشەکەین بە هەموو میلەتەکەمانەوەی کە هەیە ئەم هونەرەیە یاخوا ئاوادان بێت سنتەی ڕۆشنبیری سەرا ئەو هونەرمەندە جوانانە کاکفایەقی خۆشەویست لە ڕۆژ هەڵاتەوە هیچ سنوورێکمان نییە بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان لە سنەی ئاوێر و خۆشەویستەوە لێرەیە مامۆستا حەمیدی ژەنیاری بەتوانای کەمان و کاکە بابانی خۆشەویستیش هەر تەلەفۆنمان بۆ کرد بەخوا ئەوەنەی بڵێ وابزانوتی 2 دقیقە 2 دقیقە لێرە بوو بەساز بژارە پێم خۆشە دەست خۆش بێ دوێنێ زۆر شتێکی جوانتان پێشکەش کرد پایتەختی ڕۆشنبیری ئاوایە ترە لە خۆیەوەش دروستە بێ مامۆستا ئەحسانی خۆشەویست ئەو دەنگە زوڵاڵە باوەڕتان نەبێ ئەمە منەت نییە بە خەڵکی ئەفرۆشینەوە بەڵام هونەرمەند ئەوەی پێ ئەوە تا بە خۆبەخش پێشکەشێکە هیچ چاوی لە هیچ نییە بەڵام ڕەنگە کەسی تراوە ئامادە نەبێ ئەمە شەمووی لە پێناوی چییە ڕۆینەوەی خەمەکانتان بۆی دڵتان خۆش بێت بۆی کە بەرگەی هەموو قەیرانە بگرین کە ڕووی تێکردین مامۆستا جان حەسەن زیرەکی نەبرشەرەوە بۆ هاتووە لێرە لە هەموو شوێنێک لە هەموو ماڵێک لە هەموو کوچە کۆڵانێک لە هەر شوێنە پێویستیان پێ بێ چەکی هونەریش بڵێ ئێمە بەرەنگاری هەم قەیرانەکانە بینەوە هەم بەرەنگاری هەموو ئەو دژە باوانە بینەوە کە چەند ساڵە هونەریان سەرکوت کردووە کەمێکترە چینە خزمەتان ئێرە سنتەی ڕۆشنبیری سەرایە سەر بە مناڵپارێزی کوردستانە ئاوادان بێ ئێرە مامۆستا جەلال و هەموو هاوکارەکانی مامۆستا عەبدول و کاک شاباز و لیدیا خان و هەموو کەسانی کاک سەردار جەلال وانی کە دایما کاکە حەمە پاکەشی خۆشەویست ئەوەی کە لێرە ناوەکەیم نەزانین ئێمەش کۆمەڵی هونەری میلی کوردستانەوە کاک بورهان بە چەک و ئەسلحەی خۆیەوە کامێرە و کاک عەلی فەوزی و هەموو هاوڕێیان کاک شیروانی خۆشەویستی فۆتۆگرافەر دایما لە خزمەتانەیە ئامادەین هیوادارم مامۆستا ئەحسان جان و کاکە حەمیدوان جەولەیەک بەس بە لە سیلەی خەبرانەکە ئاوی گەرم بەسەر چاوە بەس هیوادارم لە سیلەی خەبرانەکەم بکەینەوە بین تەحا لەو ڕێزی خاڵانە ئەوەی لە مامۆستا ئەحسانە بەدیەکەم ئەتوانێت لاسایی حەسەن زیرەکی نەمر بکاتەوە هی ماملێ حیسابی کوردستانی مەقاماتی گەرمیان ماملێ وەڵای نازانم بەمجا ماشەڵڵا هەر خۆی لە خۆیە دنیایەکە لە هونەر ناوچەی گەرمیانیش وەڵام ڕۆژ زۆر بتامەزوێنەوە مامۆستا حەمید دەزان بەڵام ئێمەمانەیە جارێ لەبەر خاتی کاکفایەقی خۆشەویست جارەمانەیە ئەو دی پارە بکەینەوە جارە ڕۆژانە ئەڵێ چی کاکە یەک داواکاریمان هەیە لە میوانە خۆشەویستەکان لە کاتی لایڤەکەیە ئەگەر هاوکارمان من کەمێک بێدەنگ من بۆی دەنگەکە بە پاچی بڕوا بۆ لایڤ ڕەنگە قسەکانی هەمووی ڕات ئەگەر ئێوە ئامادە من مامۆستا حەمیدجان دەست و پەنجەی گەرم بێتەوە و باسم کرد ئەمڕۆ ساردترین ڕۆژی ساڵە هیوادارین بەم ئاواز و میلۆدی و بەم گۆرانیە خۆشانەی
بۆ مۆسیقا خۆشیە و دەست و پەنجەیە و ژەنێرە بەتوانانە گەرمتان بکەینەوە بە گۆرانی و موزیک بە گۆرانیەکانمان گەرمی و دڵارامی ببەخشین بە هەمووتان. باش ما موسیقی خۆشەویست چاوت ناچین جەبهەر هاتینێ ئێمە پرۆگرام لەگەڵ یەک نییە هەموو ئیشەکانی ئەمە وایە خۆشەویست پەنجەزێڕین گەلەکەمان سڵاوێنێ بە چای ماچەکەم زۆر خۆشەویستە زۆر ژەنیاری پەنجەزێڕین و نازارە سڵاوێنێ لەگەڵ مامۆستا زۆر لەگەڵ یەکون بەس من پرۆگرام لەگەڵ یان نییە لەکەم و کۆڕیان دڵنیام ئێمە زۆر تۆ حەسێ لەبەر من سەودیەوە فەرمون ئەچینەوە لای لە سیرەی قەبرانەکە و دەست پێکەین أما
مسیری تاریکی روتم ایلاکی چاوی جادوتم شهیدی تیغی ابروتم دسا عیسی زمان بابید آمان 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 ای کی جیلانی دەست و پەنجەتان خۆش بێ دەمە خۆش بێ زۆرترین بینەری هەیە ئەم لایڤەمان دیارە ئەگەڕێتەوە بۆ یەکوە کە ڕەنگە مامەستا حەمیدە و ڕاستێ بزانێت
ئەوش هونەرێکە پێوترێ هونەری چێژوەرگرتن ئەمڕۆ ئەو جمهوری کە لێرە دانیشتووە ڕەنگە بە فەنجەکانی هەردوو دەستژمێرێ ژمارەیەکی کەم لە جمهور بەڵام گەورە لە گوێگرتن گەورە لەوەی کە بەڕۆح گوێگرن ئەو کەسانی کە چێژە هونەرە بینن کاکە حەمەدجان ئەو لایبانەمان ڕۆیەک تۆست ئەوەی کە مەبەستمە بیڵەم یەکشتە لێرەیە هەندێک ئەم شێوە دانیشتی کە بەبێ ئامێری دەنگی چکە زۆر جار ئامێری دەنگ وەڵی غەدر لە گۆرای مێژگات ئەوەی ئەم نەوع دانیشتە جاران هەبووە لە سەردەمی کۆنا خۆشترین ئێساش چێژی لێبین کە گوێ لێگرینەوە لەگەر ڕێزمان هەندی هونەرمەند هەیە کەم کەسیش بەم نەوع دانیشتن ئەوێرێت کێت بۆ لایڤەکانمان جارە ئەڵە مارکەی مایکەکە چییە میکرۆفۆنەکە چ مارکەیەکە جیازەکە چیە ئەڵێ لێ دەکڕێت لەبەرەوە ئەمە غیرەتێکیوێ دەستان خۆش بێم کە کاگەحسان ناوە بەم شێوەیە ئەو خەڵکە چێ زۆر لەو ئەمە ڕەسەنەکەی مامەسەجان ئێوەش ئەوەیتر ڕەسەن کە بەدڵ گوێگرن مەزانم ئەو جمهورە بۆ ئێمە وەکوایە کۆن هەر بەم شێوەیە بووە جارە دانیشتەکان خۆشترین چێژی پێبەخشین تا ئێستا ماوەتەوە بە نەمری دەست و پەنجەتان خۆش بێ کاک پایەخجیان لە سنەوە جاری تێ لەمەوە خێبێ کاکە بابانی خۆشەویستی خۆبەخش و کاگەحسان و مامەستا حەمید زەنیار سنتەی ڕۆشنبیری سەرا مامەستا گیان بە هەمووی ڕێز نەبێ بچین بۆ سێگا و بچین بۆ مامەستا حەمید ماشەڵڵا تەنسیقی زۆرە سڵاو ڕێزێنەرم بۆ کاکەریم کاکەیش جا بەجارێک کە ئەویش بێبەشمان ناکەنم لایڤانە لەگەڵ ئێوایە لەگەڵ مامەستا حەمیدی خۆشەویست و کاکە ئیحسان هەموو کات بەڵێ بە دڵنیایی بەسەر چۆن بەرەو پێدەشتی گەرمیان سڵاو بۆ گەرمیانی خۆشەویست بۆ گەرمیانیەکان خامی شەڵانی دەسووتایان نەزان شمشاو ڕۆژەنیەی کش دنیای پێهەژای خامی شەڵانی دەسووتایان نەزان شمشاو ڕۆژەنیەی کش دنیای پێهەژای بۆ ڕوحی پاکی مامۆستا قالەمەڕە ڕۆحی شاد بێت سڵاو و ڕێز بۆ هەموو خانەوادەکەی بۆ شارەوەکەی جوانەکەی بۆکان مامۆستاژیان دەست بۆش كاني لي بهراو كاني لي بهراو قال مري كرد بحسرة جيايا وبحسرتي يجمل
ولد السوايا ضبايا حسرة بينا هتاكما والبار يزيان يبقين هتاكما والبار يزيان يبقين نقل السرق الكويب نازيا ينبقين نما 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 بيما الهاي عزيزي دم خوش لا پایتەختی ڕۆشنبیری و سڵاو هەتا هەولێری دیێرین دیارە لە هەولێر و سڵاو ڕێزەنێرن سوپاس بۆ هەموو خۆشەویستان ئەمڕۆ ئەم کۆڕە هونەری خۆبەخشە لەم ڕۆژ ساردەیە پێشکەشتانەکەین بۆ ویان بتوانین دڵ و دەروونتان ئاسوودە بکەین دڵ و دەروونتان ئارام بکەینەوە بە مۆسیقا و بە گۆرانی لە سنتەی ڕۆشنبیری سەرا ئەم چالاکی خۆبەخشی پێشکەش دەکرێت هذا طبقي خطوة أو
تا خۆش بێ ئێمەش لێرەوە هەتاکو و شاری بانە سڵاو ڕێزمانێ کاک ناسر حەسەنی خۆزگە گۆرانی ئای لە پەروانەیەکشان پێشکەش کردینە باشە دەست و پەنجەتان خۆش بێ دەست خۆش خۆشەویستان لەم ڕۆژ سادەیە مارومان لە دەسەڵاتەوە وەکو باسمان کرد ئەم گۆرانی جوانتان پێ أقولكم لدنيا أشكوفي باقرعنا قولكم لدنيا أشكوفي باقرعنا لداخي بالشمي شيوام لداخي برشم الشيوام لني بازار رسواي ويا أمان أبوكم الوير بروح ديال الشور الجموع مسوداي وكوب الوير بروح ديال الشور الجموع مسوداي أبوكم الوير بروح ديال الشور الجموع مسوداي هم عمري عديم شوق هم عمري عديم شوق لصير خندق بخراي أماني
دەم خۆش دەستان خۆش بێ جارێکتر دووپاتێکەمەوە کەم کەس ئەتوانیەوە بە لای بەڕاستی ئەمە کارێکی قورسە بەبێ مەبەستم بەبێ بەکارێنەوەی ئەمە گەرماوگەرمە ئەمە لای ئەمە بەڕاستی پێوترێ لای بێ ڕاستەوخۆ بێ ئامێری دەنگی بێ میکسەر بێ مایکرۆفۆن دەست و پەنجەتان خۆش بێ ئەگە ماندووش بن هیوادارم مامۆستا حەمید لە خزمەتە وڵی بەس مۆبیلێکم بۆ خۆشەویستە لە تەلەڤیزیۆن وەرگرتە بوو زۆر باشە خۆشەویستی قوربانی تۆ ئەگەر کرا گۆراییترمان پێشکەش بن دڵی خۆن لە سێگای سبانەوە هەر ئەومان پێشکەش بن سڵاسانێکی باشە وڵا پێچێ لەوە چێ ئەیدیان هەبێجی ناێمە خزمەتیانەکەن زۆرش پێم پێ خۆ وڵی لە خزمەتانن بەس وڵی کاگەحسان تەبعەن نەیزانی من ئەم خۆشەویستە قوربانی تۆ کە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە لەو زۆر بێز لە من گرتووە با من احترامی بگرم لێرە زۆر باشەکەم مامۆستا حەمید خۆشەویستی فاتمە چێ یاشی کرا بۆم تۆ نەبەرزە بوو فاتمە باشە باشە بیستە بەسە
یەک دنیا ڕێز و سڵاوی ئێمە کەڵم ئێمە وەکو سەنتەی ڕۆشنبیری سەرا وەکو کۆمەڵی هونەری میلی وەکو خەمخۆرانی ئەم شار وەکو دڵسۆزانی کە جێگەر بوون لێرە مامۆستا سعدولی حەمباقی هەموو ئوستا بە خۆشەویستی کە بەدڵ جۆمان لێکەتەن دەست و پەنجەتان نەڕزێدە من خۆش بێ سوپاس بۆ ئەو بەخشندەیەتان کە هونەرمەند دایماوە بەخشندەیە لە پێناوی پایتەختی ڕۆشنبیری ئامادە نەموو کاتەیە بەخۆبەخش هونەرەکەتان پێشکەش بێن سوپاس دەست و پەنجەتان خۆش بێ کاک فایەقی خۆشەویست بەڕێز خۆشەویست داوێتی بودنێت هێن من یەک خۆلێکی کاتم نەبوو لەگەڵ ئەم خۆشەویستانە پرۆبلم بێت ڕاستەوخۆ داوێتی بودنێکی لەکەم کوڕی هەر جارێک تر سوپاس هەزار جار سوپاس کاکە بابان کاکە فایەق کاک ئەحسان خۆشەویستان کاتزات سۆز و خۆشەویستەوە ئەوە لە پێناوی ئێوەیە ئێمە